ئەمانە پیانەڵێن عامه بە عەرەبی ئێرانیش پێڵێ حشتر مرخ تن ناوەکەی خۆمان نازانای خۆمان شتێکی وان نییە بڵێن ئاوە من ئەو کاگعتا هەیەنامان تقریبن ئەو بۆ 3 ساڵ و نیوە بێ ئیمساڵ بە زیاتر بەرهەمی لامە جەنابتان وێنەتان گر بەچکان تقریبن 15-20 بەچکەمانەیە هێلکەی تریشمانەیە لەژێر جەهازە ئەمانە ئاژەڵێکی زوو پێ ئەگەیەن و درەنگیش نەخۆشەکەن بەڵام پێ بگەن یعنی نزیکەی 6 مانگ ئەبێ سەرپەرستیان بکەی کۆمەڵێش نەخۆن وەکو ئاسن و عەقلی ئەوەیان نییە وەکو چۆن مناڵێ هەرچی بدە دەستیەوە ئەیخوا ئەویش هەرچی بکەیتە بەردەستی خوا نزیکەی ئەو 7 مانگە تا ئەوە خۆی ئەناسێتە خۆی ناسیوە ئیتر زۆر ئەعتیادە و نەخۆشیش ناکەوێ ڕۆیشتە حەومانگ نیارەکانیان ڕەشە بن وەکو شێوەی پۆرمیانەکانیش بە خاکی بۆرە بێ ئەو شێوە کە ئەیبین لە ئێستا لێرە ئەمانە زەرەریان نییە بەڕاستی ئەمانە خزم بەڵام ئەگەر نێرەکانیان کە باڵغ بوو گەیە 2 ساڵ 2 ساڵ و نیم تۆزێ غیرەیە کە نا زەلام نارنجی ئێستا من حرەسم بوو لێدا تقریبا 3 پەرەسویشکان هاوردم عیادە بۆ کردو و شکریسا باشە هێلکەیشیان نزیکەی کیلۆ نیوەکەوێ کیلۆ نیوە دەرەچە کیلۆ 600 غرام دەرەچە هێلکەیەکیان هێرکەشی زۆر بەتام و خۆشە سلێمانی داوایەکەن ئەگەر تۆی نەبێ هێلکەی دێنێمە 10,000-12,000 ئەگەر تۆیشی هەبێ هێلکەی 25 چکا گوناحە تۆی هێلکەی بدەیە کەمتر بەڵێ زیاتر لە 50 دانەمان زیاد سەر بڕیەوە من و کاگاتە سەرمان بڕێ و فرۆشتمانە بۆ دابینمان کرد بۆ مەتعەمەکان ئەوەی سەرای سبحاناغا ئەوەی سلێمانی داوانی کردەوەی کەلار و گەرمیان خانەقی زۆر خەڵک داوی بەڵام ئێستا گەرمە خۆزانی ئەمانە ئاژەڵان تۆزێ لە گەرما خەڵک حەزی لێ ناکات لە زستانە گۆشتیان بەتامترە بۆ ئەنتاژیان زۆر باشە ئێستا ئەمانە من ئەمە یەکەم ساڵە هەیە نزیکەی 20 تا 30 هێلکەی کردووە ئەمساڵ ساڵی سێهەم ساڵی دووهەم و ئەوە یەکی دوو هێلکە و سێلکەکەن هێلکە ناکەن بۆ ساڵی بەس بووە سێمە وەکو حەسەبە قسەی ئەوە کە باسییان کردۆ زیاتریان هەیە ئەڵێ تا زیاتر گەورە بوون زیاتر ئەنتاژیان هەیە یعنی هێلکە زیاترەکان ڕێ تا 6-7 هێلکەکەن ساڵێک ئەمانە شتێکی باشن بەڕاستی لە سنووری خۆمانە کەم بوو ئێمە نامە سەخ خوشکر خەڵکی تریشێنێ کاگاتا زۆریان لێسەرە بڕێ بەڕاستی لە سەرەتا کیلۆی 16 و 17 کریسا کیلۆی 12 و 13 هەزارە